لە کاتێکدا شەڕ لە سووریا پەرەدەسێنێت شێوازی مامەڵەکردنی ئەمریکا لەگەڵ شەڕەکە لە هەڵمەتی هەڵبژاردننی سەرۆکایەتی وڵاتەکەدا مشتومڕی لەسەر دەکرێت. مارکۆ ڕوبیۆی کۆماری دەڵێت دەبێت بەرەنگاری توڕنڕەوانی دەوڵەتی ئیسلامی ببینەوە. یان ئەوان سەردەکەونیان ئێمە ئەوان دەستبەرداری ئەو کارانە نابن لە سووریا و لە عێراق. دەبێت ئەو کەسانە لەناو ببرێن بەوەی ڕێگەیان لێ بگیرێت لە شوێنێکی دیکەدا بمێننەوە. ڕۆبیۆ سەرۆک ئۆباما تاوانبار دەکات بەوەی کە دەستکەوتەکانی ئەمریکای کە زۆر بە زەحمەت لە جیهانی موسڵماندا بەدەستی هێنابوو بەفی ڕۆدەدات. ئەم سەرۆکە بەو دروشمە هەڵمەتەکانی دەست پێ کرد کە ئێمە لە ڕێگەیان لا دەچین پاشەکشێ دەکەین لەبەر ئەوە هەڵبژێردرا کە گوتی ئێمە لە عێراق دەردەچین زوش لە ئەفغانستان دەکشینەوە دەنگم پێ بدەن. بەڵام ڕوبیۆ دەڵێت ئەو پشتیوانی لە بەشدارکردنی زۆری هێزی ئەمریکا ڕاستەوخۆ لە شەڕی دژ بە داعش ناکات لە بری ئەوە دەبێت ئەمریکا کاری زیاتر بکات بۆ کۆکردنەوەی فراوانتری ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا شەڕی دژ بە سونە ڕادیکاڵەکان بکەن. پێشنیازەکانی لە بەربژاری دیموکراتەکان بێرنی ساندەرزەوە نزیکە کە ترسی ئەوەی هێناردنی 50 سەرباز بۆ سووریا تەنها دەستپێکێک بێت. 50 سەرباز 50 سەربازە، بەڵام ئەوەی کە جێ نیگەرانی منە ئەوەیە ئەمریکا جارێکی دگا خۆی بخاتە جێژاوێکی تر کە هەرگیز کۆتایی نایەت و بەرەو جەنجێکی هەمیشەی دەڕات. جیهان دەبێت یەکگرتوو بێت. دەستەی هەڵبژاردنەکانی هیلاری کلنتنی دیموکرات لە بەیاننامەکەیدا ڕادەگەیەنێت کلنتن ناردنی ژمارەیەکی سنوورداری سەربازی ئەمریکا بۆ سووریا بەباش دەزانێت، بەڵام دژی شەڕێکی زەمینی گەورەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هێزەکان ئەرکی شەڕکردنیان نییە. کۆشکی سپی جەخت دەکاتەوە لەوەی ڕۆڵی ئەم هێزە تایبەتە مەشق و هاوکاریە. سەرۆک چاوەڕوانی ئەویان لێ دەکات کە کارگەریان هەبێت لەسەر بەهێزکردنی استراتژیمان بۆ دروستکردنی توانایی هێزە خۆجیەکانی ناو سووریا کە بتوانن شەڕی دژ بە داعش بکەن لە وڵاتەکانی خۆیاندا. کاربەرستانی بەرگری دەڵێن سەربازانی ئەمریکا لە چەند هەفتەی داهاتوو دەچنە نێو سووریاوە. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا.